سپێدا باش کوردستانیان هێژا و خۆشتوی لە هەر جەهەکی بینەر و بیسەرن منە ڕێز و سڵاوێتمان قبول بکەن لە دەستپێکا ڕۆژێ سپێدا 24 جارەکادی هاتە خزمەتە هەوەیان هێژا و خۆشتوی شاکار سپێدا باش بەیانی باش زۆر سپاس لارجێگەیەکن سڵاوی ئەمەتان لێبێ ئەمڕۆتان جیاواز بێ پڕ لە خۆشی بێ پڕ خێر و بەرەکەت بێ پڕ ئێنێرژی بێت بە پڕ تاکید. دەرفەت بێت ئەمڕۆ گفتوگۆ لەسەر دوو بابەتەکەین بابەتی یەکەمیان پاراستنی منداڵان لە جێچەڵی سێکسی دووەم تەوەریشمان گرنگی پاراستنی ئامێرە فۆلکلۆریەکان واتە ئامێرە موزیکیەکان Veja şakar forment müzikin kurdi yetuneri. Em de avrol speda bisuçar bahskein. Speda bisuçar daim giringi boğan teverandet evin ciyavas ben. U em de bahsi raporta xoya ekekein. Le zaxo le سنتری و کولینا کردی زیاتری هجده پرتوکان بو خوینر و نویسرین قطابین ویزان که چاپ کرینه کنوکه لبردستن واندایا و اوی سنتری نزیکی 105 کتابین دیجی چاپ کرینه. هجده پرتوکن گریدای بسمان ادب و دیروکا کردانه مسوگر آرمان جامعه چاپ کردن پرتوکن اکادمیه و کومه باز کردید چون کومه والهیه که چاپ کردن پرتوکن اکادمی زانستی ده ما بیایه و والهیه تجیب کن و پتر ورگیره ما کسین اکادمی نه و تا قطابین زانکوی و مامستاین زانکوی نه. في الحقيقة لفت كتابين الكتاب الأول لڕاستیدا دوو کتێبن یەکێکیان باز لە زانایانی کورد و زانایانی شارە کوردیەکان و ڕۆڵیان لە زانستەکانی ئەزمموی و زانستەکانی جێبەجەکاریە لە ژمێریاری و بیرکاری و ئەندازیاری و کیمیا و فیزیا و گردوونی و لە بوارەکانی دیکەی ئاژەڵناسی و ڕۆگناسی و پزیشکی و دەرمانسازی کتێبی دووەمیش کتێبێکە کە مێژووی نووسینەکەی بۆ 100 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە کە لەلایەن نووسەرێکی شنگالی لە شنگال نووسراوە. أبا سيم برتوكو من رخنية نوفي برتوكو رخنا براكتيكية اف برتوكو بشوكي براكتيكانا يشود ناخ ادبيات كردي هرش ادبيات فولكلوري بگیره حتی ادبيات نیخوازی جگوشتنی گوید جورا جور تیورت جورا جور بنماید وان تیورا بشوكي زانستی هندك دقیقت هاتین هل بجارتن و هاتین شروع بکرن. بەڵێ دێرین ئەمەوێ گفتوگوێ بکەین طبعاً دوای ئین هاوسەکە باش نییە یەکێک لە جوانترین نیعمەتەکانی خوای گەورە بێگومان ئەوەیە کە تۆ پلەی باوکایەتیت پێ ببەخشێ لەسەر و ئەوەش تۆ ببیتە باوکی کچێک پاڵەوانی ژیانی هەر کچێک بێگومان باوکێتی و ئارامی ڕۆحی هەر باوکێکیش بێگومان کچەکەیەتی. خۆشەویستی نێوان باوک و کچ یەکێکە لە پاکترین و قوڵترین فۆرمەکانی سۆز و خۆشەویستی. پاڵەوانی ژیانی هەر کچێک باوکێتی و ئاسوودەی و ئارامی هەر باوکێکیش کچەکەیەتی. پێشتەمەنی هەرزەکاری کچەکان زۆر جار خۆشەویستی باوک لە شێوەی پاراستن و پەروەردەکردندا دەبێت. باوکەکان هەوڵ دەدەن بەردەوام ڕێنمایی کچەکانیان بکەن و ئامادەیان بکەن بۆ ژیانکردن و هەر ئەگەرێک کە لە ئایندەدا ڕوبەڕوویان دەبێتەوە. لەگەڵ چوونە ناو تەمەنی هەرزەکاری کچەکان هەندێک جار پەیوەندیان لەگەڵ باوکیان ڕوبەڕووی ئاسەنگ دەبێتەوە. بەڵام هیچ کات ئەو ڕاستیەون نابێت کە خۆشەویستی باوک وەک بەردی بناغی سەقامگیری سۆزداری کچەکەی دەمێنێتەوە. لەم ساڵانەدا باوک لە پارێزەرەوە دەبێتە ڕێبەر
حیکمەت و ئامۆژگاری ژیان پێشکەش بە کچەکەی دەکات. هەرچەندە ڕەنگە جارجارە بەرکەوتنیان هەبێت، بەڵام زۆرێک لە کچەکان بەردەوامن لە پشبەستن بە باوکیان. لە دوای تێپەڕاندنی تەمەنی هەرزەکاریش پەیوەندی باوک و کچ دەگۆڕێت بۆ پەیوەندی ڕێزگرتن و هاوڕێیەتی. ئەو باوکەی کە ڕۆژێک کچەکەی پاراست و ڕێنمایی دەکرد، ئێستا کچێ گەورە بووە کە متمانەی بەخۆیەتی و ڕەنگە باوکەکە لە هەندێک کاتدا پێویستی بە ڕێنماییەکانی کچەکەی بێت. خۆشەویستی باوک جێپەنجەیەکی نەسراوە لەسەر ژیانی کچەکەی بەجێ دەهێڵێت. وا دەکات هەز بە بەهای خۆی بکات، نەبێتە قوربانی بەڵێنی ناڕاست لە پەیوەندیەکانی داهاتوودا. باوک کچەکەی فێر دەکات بە نرخ و بەتوانایە و شایانی ڕێزگرتنە. بەم شێوەیە خۆشەویستی باوک دەتوانێت کاریگەری بەردەوامی هەبێت بە درێژایی تەواوی ژیانی. بۆ باوکان زۆر جار پەیوەندی لەگەڵ کچەکانیان هەستی شانازی و خۆشی هەڵدەگرێت. ئەوەی کەماوە بیڵێم ئەوەیە جوانترین دیاری خوددا بۆ باوکەکان باوکایەتیکردنە بۆ کچەکانیان. دێرین چۆن بوو بەلاتەوە؟ دڵم پڕ بوو. والله دێرین ئەوەی کە من ئاگادار بم تۆ لە تەمەنێکی گەنجیای باوکیشت تەمەن درێژ بێ گەنجە. گەل هەمی بابا پەیوەندیت چۆنە؟ ینی شاکر سەلاوانێ ئێوە فەرقتانە بێ بۆ نمونە لەگەڵ دوو کچ و باوکێکە کە تەمەنیان زۆر جیاوازی هەبێ، مەبەسم ئەوەیە. شاکر ئەز و بابی خۆ لە تەمەن لە هەڵس و کەوت زۆر نزیکی یەکترین. طبعا هیچ وەختێکی من چاوێ بابی نییە هێف نەکردیتە بابێ خۆ. دایم ئەو هەست و ئەو شعورێ بۆ من چێ کردی و برادەرێکت گەتەدا ئەس باب نیمە نهێنیت خۆ دو تووشی غەڵەتیەکێ ببی هەر تشتێک بێتە ڕێکاتە بابێتەیل پشتاتە کەسێ دینیە کەسێ دینەشێ دەستێتە بگری کەسێ دینەشێتن پشتاتە بی فقط ئەزم بەرهندێ بابێ من نەک هەر بابێ من ئەس باوەرم بۆ هەر کچەکێ لە پشت هەر کچەکە سەرکەفتی بابێکێ هەی گول پشتاوێ دایم هەڕێکی ژا من ئەزت گەتەدا نەترسە ئەتزانم تو دێ سەرکەوی باوەشە بابێ شاکار ئەو باوەشەیە کو مرۆڤ پشتی چەندین غەڵەتیا بکات چەندین ڕێیالا دەتن هەر یاڤەکردیە نابێشتەتە تە غەڵەتی کرد نابێشتەتە ئەس دێدە ساڵتە بەردەم باوک ئەو تشتە کو چ جاران مرۆڤ نەشێت پێناسە بکات و بتایبەتی ئەو بابێ هەمی تشتێک لە لایەک دانای بۆیە هەواڵی کچاخۆ و پشت بکچاخۆ دەستە و ناف دەستێک کچاخۆنای تنێ گرنگی بخەون و خولیایەت کیژا خۆ دەت واس لە ئاخفنێت کۆمەلگایەتی دێرین دەربارەی خۆشەویستی کچ و باوک زۆر پڕی هەندی تەسەورەکەم مەگە برادران مەجال بن تا ساعت 12 تۆ هەر باسی خۆشەویستی شاکر ئەس بێژمەتە من دەستپێکی بۆ ئاماژە پێدا بابێ من هەن محیبەتە دا من ئەس باوەڕ ناکە من پێویستی محیبەتە چ کەسێندی هەبیت هەر سەر محیبەتە من و بابێ لەگەڵ هەمووانە طبعا شاکارش کیژە کە هەی ناوێ شلکە تەمەنوێت 2 ساڵە زۆر شرینە شلک شاکار بووم پتێکی بەحسی پەیوەندیا خۆ شلکێ بکە شلک یا تەمەنێکی کچکەدا تو چۆن شەی و تەمەنی خۆتگە بگونجێنێک و تنێ باوەشاتە بۆ شلێکی هەبیتن دێرین ئەو تەمەنە تەنها تۆ پێویستی بە خۆشەویستیە ینی جارێ بۆ کۆمەڵی مەرحەلەی تر زووە ینی بچیتە ناویەوە ئەوەی کە چێژی لێ بینم بتوانم کە باوچێکی باش بم سبەینێ دووسبەی کە کچەکەم گەورە بوو سەرکەوتنی ببینم ئاگاداری دابوونەریتی کۆمەڵگاکەی بێ ئاگاداری دینەکەی بێ بەتەواوەتی ئیحترامی براکەی بگرێ دایکی خۆش بوێ بەڵامی تر تەمەنیشە بزانین چەند نازومەکردن هەم مەکرا بۆتت کرد کورە هەر واز بێنەوە ئەم دێ بەحسی تەوەری خۆی ئەکەین بەریان بەحسی تەوەری خۆی ئیکەکەین هێبیا تەمەند درێژێ بۆ هەمی بابات خازین هێبیا سەرکەفتنێ بۆ هەمی کچەکێشیت خازین وەکی مەگوتە ئەم دێ ئەڤڕۆ بەحسی گێچەڵە سێکسی بۆ سەر زارۆکان و بە شێوەیەکی گشتیکەین چارەسەرێت دەرونی بەڕێز عەبدوڵڵا میێوانێمەیە تو گەلێک بخێر هاتی مامۆستا زۆر سپاس مامۆستا ئەم بەری هەر تشتێکی لە هەندێ ڕادەست پێ بکەین گێچەڵە سێکسی چییە؟ تەمام زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆم دەرفەتە بابەتێکە لە جێخۆیەتی چونکە ئێستا ڕۆژانە ئەو شتە دووبارە دەبێتەوە ڕەنگە لەنێو کۆمەڵگەی خۆماندا بڕێک شانسیەوە نەبێت کە ئیعلام بکرێ بەڵام
بەگشتی لە دنیادا بابەتێکە کە زۆر ڕوودەدا گێچەڵی سێکسی بۆ سەر منداڵان یان چایلد ئەبیوز یەکێکە لە بابەتەکان کە پێی دەکرێت جۆرێکی دەستدرێژی سێکسی بۆ سەر منداڵان لەلایەن کەسانی گەورەتر لە منداڵەکەەوە ئەوجا دەکرێت و کەسە کەسێکی باڵغ و پێگەیشتو بێت دەشکرێت منداڵێک بێت گەورەتر لە تەمەنی و منداڵێکە بۆتە قوربانی دەکرێت لە ڕێگەی زمانەوانی و قسە بێ و دەشکرێت لە ڕێگەی بەرکەوتنی ڕاستەوخۆی سێکسیەوە بێ بەدەر لە بەرکەوتن هەندێک قسەش هەیە پێم وابێ دیسانە چێتەوە قاڵبی گێچەڵی سێکسی ئەکیت کامانن ئەو قسانەکە زۆر باشە بۆ خۆی گێچەڵی سێکسی دەبێتە دوو بەشی دیاری کراوە بەشێکیان ئەوەیە کە کەسەکە ڕاستەوخۆ بەرکەوتنی سێکسی بەر منداڵەکە دەکەوێت بەشی دووەمی کە باستان کرد مەرج نییە بەرکەوتن دروست بێ بەڵام دەچیتە قاڵبی گێچەڵی سێکسیەوە بەنمونە بەکارهێنانی منداڵ بۆ مەبەستی جنسی خۆی یانی بەبێەوەی بەرکەوتنی لەگەڵ بێ قسەی لەو شێوەی لەگەڵ دەکرێت پیشاندانی ڤیددیۆی نەشیاو بە منداڵەکە جارە هەر ناچێت سنووری منداڵەکەەوە ڤیددیۆی نیشان دەدەی یان پیشاندانی منداڵە ڕوودکردنەوەی منداڵەکە یانیش نیشاندانی ئەندامی تایبەتی خۆ کەسەکە بە منداڵەکە یانیش هەڕەشە لێکردن لەسەر ئەو بابەتە یان ترساندنی منداڵەکە لەسەرەوەی کە نابێت ئەو بابەتانە بڵاو کاتەوە لە کنداک و بابی باسی بکە ئەوانە هەموو دەچنە قاڵبی گێچەڵی سێکسیەوە بە منداڵەکان باشە مامسادە بەحسا دوو تشتا کرد یەک دە بەحسان کرد ئەم چاوە زارۆکێن خۆ دوور بخەینەوە لە هەندێ ئەم چاوەکی دایک و باوک بشێن زارۆکێن خۆ تێبگەینین بە تایبەتی کچێن خۆک و هەندە جێن جەستەیەن تێ هەی تایبەتن بتە نابیت هیچ کەسێک ببینیتن تو چا دشەی بە تەمەنێکی گچکە ڤن ئاخفنا بۆ زارۆکێ خۆ بێژی وەڵاوە گوتم ئێستا بە پێی دوایین ئاماری WHO بۆ گێچەڵی سێکسی بۆ سەر منداڵان دەڵێت لە هەر 9 دقە جارێک منداڵێک گێچەڵی سێکسی پێ دەکرێت باش نییە یعنیەوە شتێکە دەکرێت بەسەر منداڵی هەموو تاکێکی ئەو کۆمەڵگەیدا بێ بەسە خوشک و براکانمان کە منداڵم بەسەر منداڵەکانی خۆمان یعنی شانسی ئەوە هەیە دەکرێت ئەو منداڵە ڕوبەڕووی ئەو بارودۆخە نەخوازراوە بێتەوە یەکەمی شت کە لێوەی دەست پێ دەکرێت پەروەردەیەکی چۆن پەروەردەی ئەکادمی منداڵەکەت دەکەی پەروەردەی دینی منداڵەکەت دەکەی پەروەردەی دەرونی منداڵەکەت دەکەی پێویستە لە پاڵشیدا پەروەردەیەکی سێکسی هەبێ یعنی ئەوە نقطێکی زۆر گرنگە کەی نێش دەست پێ دەکە و پەروەردە سێکسیە زۆر جار بەداخۆم منداڵەکە بەجێ دەهێڵڕێ بۆ تەمەنێک کە ئیدی دەبتە شەرم و عیب و باب و کوڕ و کچ و یعنی تۆزێک لێک دوور دەکەونەوە بەڵام هەر لە تەمەنی 2 ساڵیەوە دەکرێت دەست بکرێت بە پەروەردەی جنسی بۆ ئەو منداڵی لە بچووکترین شتەکانەوە یعنی ناردنی منداڵ بەتەنیا بۆ حەمامکردن بۆ توالێتکردن هەر لەوێەوە دەست پێ دەکە یعنی ئەو منداڵا گەر پێی ئاسایی بێ پانتۆڵەکەی لە بەرچاوی کەسانی کە داکەنێ یانیش منداڵێک پێ ئاسایی بێ لەگەڵ کەسێک کە هێشتا تەمەنی 4-5 ساڵە دایکی یان خوشکی یانێکێک لە خۆی بەرێتە توالێتی دەکرێت ئەوە زۆر ئاسایی تر بێتەوە لە تەمەنێکی سەرتر بۆیە یەکەمین نوقتە کە لێوەی دەست پێ دەکرێت پەروەردەی سێکسیە لە تەمەنێکی زووەوە چونکە یەکێک لەو ئامارانەی کە دوێنێ سەرچم لەسەر دەکرد دەڵێ زۆربەی منداڵان لە بینی تەمەنی 6 هەتاوەکو 12 ساڵی دەستدرێژیان دەکرێت بۆیە باشترین شت کورد دەڵێ ڕێگریکردن باشترە لەوەی کە تو دوای چارەسەریکەی باشترین شتێکەوە تو پێش ئەو تەمەنە خۆت حازر بکەیت ئەوەی کە لە خاڵەکان دوو دروستکردنێکی پەیوەندی هاوڕێیانە لەگەڵ منداڵ و دایکیان باوک چونکە ئەتوو کە منداڵەکەت وا فێرکرد لە بیدایەتەوە هەر گرفتێک ڕوویدا هەر مشکلەیەک ڕووی بدا بێت لەگەڵ بابی یان لەگەڵ دایکی باز بکاتەوە دەکرێت ئەوانش لە دواییدا ئەگەر ڕوو بدەن یان ئەگەر پێش هات جارهەیە منداڵەکە داوای لێ دەکرێت بەڵام دەیشاریتەوە پاش
پاش ئەوە گوتم بەشێکی گێچەڵی سێکسی دەکەویتە قالبیەوەی کە هەڕەشە لێ دەکرێت ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان زەختی لێ بکرێ ناچار بکرێت کە ئەوە بکە بەڵام ئەگەر لایەنێک لە دایک و باوکێکیان ئاگاداری و بارودۆخە بێ دەکرێت هاوکارێکی منداڵەکەی کە بۆەوەی کە دوور بێ لە ڕوبەڕووبوونەوە بە گێچەڵی سێکسی ببوورە هەندێک لە دایکان و باوکان منداڵێکی تەمەەن 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵی هەیە سێرەکەی بۆ نمونە بە سێشە و لە ماڵێکی ترە خەوێت ئەوەی کە ئەڵێ دۆستایەتی نازان ماڵی مامە ماڵی خاڵە ماڵی برایە هەر شتێکە ئەم مانەوەیە لە ماڵ بەبێ دایک و باوک یاعی پێت باشە تۆ یان چوون بۆ شوێنی دوور پرسیارێکی زۆر جوانە دەزانی زۆرترین ئەو منداڵانێک کە دەستدرێژیان دەکرێتە سەرێ لەلایەن کەسی نزیکی خۆیانەوە دەستدرێژیان دەکرێتە سەر بەتاکید یعنی زۆرترین ئەو دەستدرێژیکردانەی کە دەخرێنە سەر منداڵ کەسانی پلە 2-3 منداڵەکەن یعنی جار هەیە مام دەستدرێژ دەکراتە سەر برازایەکە یان خاڵ بۆ سەر خوشکە زایەکە یان بەعکسەوە پور بۆ سەر کوڕەزایەکەی بۆیە شتێکی باش نییە لە تەمەنێکی زووەوە بەر لەوەی ناسنامەیەک شو ناسێک بۆ منداڵەکە دروست بکەیت بە تەنیا بۆ ماوەیەکی زۆر لە شوێنان بەجێ بمێنێت بەس 2 شەو 3 شەو دەردی دەڵێ لە ماڵی خزمان لە ماڵی کەسی ناسیا و دەی ئەوەی خۆمانە دەیەوە دەستی ئەمینە زۆر جار هەیە بەداخەوە حاڵەتی ئەوها زۆر ڕوویداوە ڕۆژانە بۆ گوتم لێرە چونکە ستیگمایەکەیە عیبەیەکەیە کەم سوودفەی ئەوە دەکرێتکە ساڵی 2 جار 3 جارەکە منداڵک بخرێتە سەر شاشە یان باز بکرێت لە ڕۆژنامەیەکیان لە جێک کە دەستدرێژی سێکسی کراوەتە سەرێ بەڵام ئەوانە ڕۆژانە ڕوو دەدەن 90 جارێک لە دنیادا ئەوە ڕوو دەدا ئەمە وەکو چارەسەرکار ڕوبەڕووی ئەو شتەی دەبینەوە ینی منداڵەکە توش بووە بەڵام داک و بابیشی دەڵێ چی من نردوومە بۆ لای وڵای خۆ خزمی خۆمان بوو ناسیاوی خۆمان باشە مامستا تا سەرنجام بۆ شتێکی ڕاکێشە تو دەبێژی پور بۆ سەر برازای بەجددی ئەوە هەیە ئەکید بخۆی دەستدرێژی تەنها ڕەگەزی نێر بۆ سەرمێ نییە بەعکسیشەوە ینی هاوکێشەکە ڕاستە زۆرترین دەستدرێژیکردنەکان بۆ سەر منداڵان لەلایەن نێرەوە دەکرێت بەڵام لەلایەن ئافرەتانیش لەلایەن ڕەگەزی مێشەوە بە پێچوانەوە ئەو هاوکێشەیە ڕاستە ڕوودەدا و ڕووشی داوە باوەڕکە بابەتەکەەوە نەحەساسە دڵم سز بوو چکە خۆم خاوەنی ئەوە باشە شتێکی تر هەیە با بڵین هەندێک بڵاوکراوە هەیە کە دکتۆرەکان قساکەنەڵێ هەندێکیانەڵێن یعنی من خۆم هەردوو تەرەفەکەم بینیوە هەندێکیانەڵێن ئاساییە دایک و باوک بە نمونە لە بەرچاو منداڵەکەیە خۆی بگۆڕێ بۆیە 2 ڕۆژی تر شت نامۆ نەبێ بەلایەوە هەندێکی ژەیە ئەڵێت ئەبەدەن شتیوانیە و نابێت تا چەندێکەوە ئەگەر تۆ خۆت لە بەرچاو منداڵەکە تا بگۆڕی کاراسانی بۆ واکە 2 ڕۆژی تر تووشی ئەو جێچەڵە ببێ با یەک هەنگاو بگێڕمەوە دواوە کە دێی هەوڵ دەدەی پەروەردەی سێکسی منداڵەکەتکەی یەکێک لە هەنگاوەکانەوەیە ئەندامەکانی جەستەی خۆی بە منداڵەکە دەناسێنی کامە ئەندامێکی تایبەتە بەخۆت کامە ئەندامێکی گشتیە ینی دەکرێت وەکو دەست و چاوەوانە دەکرێت دەستیان لێ بدرێ ببینرێن بەس کۆمەڵێک ئەندامی تایبەتن بەخۆت ینی زۆر پرایڤێتن ئەتوو دەبێت بیان پارێزیم کە دێت و لە پێش ئەوەی کات و خۆت لە بەرچاوی منداڵەکەت بگۆڕی یان پاش ئەویش ئەگەر ئەو ڕوو بدا کە بێی باسی ئەوشتانە لای منداڵەکەتکەی بڵێ ئەوان دامی تایبەتن نابێت کەسانی کە بیان بینێ گونجاو نییە ئەوشتانە بەڵام منداڵەکە لە واقعداوی نبینی دەبینی دایکی پێی گوتووە ئەو ئەندامێکی خصوصیە بەڵام هەر دایکیشی ئەو ئەندامە خصوصی پیشانی ئەو دەدا باش نییە باوکی پێی دڵەوە ئەندامێکی خصوصیە بەڵام هەر باوکیشی ئەندامە خصوصی پیشان دێدا کەواتە بەڕای من شتێکی گونجاو نییە لە دوای تەمەنی 2 ساڵەوە بۆ سەرێ لە بەرچاوی منداڵ خۆ بگۆڕێت باشە مامسا فکرێکا دیال دەف خەلکێمە هەی دا بەحسی پەروەردە سێکسی کرد ئەم نها بێژینە دایک و بابا پەروەردە سێکسی نیشا زارۆکێن خۆ بدەن
ئەو دەبێژن نا زارۆکێ منێ بچیکە چاواز دێوان فکرە ئەخمە ئەقلێوی چاوازێ بەحسا هەندێکم کو سێکسا هەیە و کو ئەندامێن نزانم چاوایان هەی ئەف فکرە تا چەند یا غەڵەتە ئەس هەردەم دەبێژم مادەم شەرم نەبیت ئەف تشتە هەبیت مادەم شەرم نەبیت دەستدرێژی بۆ سەر زارۆکێکی هەبیتن چاوا شەرمەتۆ بەحس بکەی شەرم نینە پێدویە تشتێن زانستی بێنە بەحسکردن وەڵاهی من زۆر جار دەڵێم دەڵێن دەبێت لە بیدایەتیەوە ینی لە تەمەنی 5 ساڵی ئیدی منداڵەکەت فێرکەی لەسەر ئەو دینەی کە لەسەری فێری قوساتەکان فێری ڕۆژ و گرتن نوێشکردن ئەو شتانەی دەکەی یان لە تەمەنی 6 ساڵیەوە لە 5 و 4 دەینێری بۆ ڕەوزەی فێری پەروەردەیەکی ئەکادمی دەکەی زمانی فێر دەکەی بەقەدەر ئەوان گرنگ نەبێت لە ئەوان گرنگترە ئەو بابەتە چونکە مەسەلەکە هەرگیە چەڵ نییە دوایی کە دەڕواتە تەمەنێکی سەری 12 ساڵیە چی کچە چی کوڕە ڕوبەڕووی کۆمەرە گۆڕانکاری هۆرمۆنی دەبێتەوە زۆر ئەو بارودۆخە ڕۆی داوە کچەکە گەیشتۆتە تەمەنی باڵغ بوون گۆڕانکارێکی گەورە بەسەر هەم فسیۆلۆجی جەستەیەن دەرونیان کۆمەڵە گۆڕانکاری وسادم بەڵام سەرگەردانە ینی نازانی دەردی خۆی لای کێ باسکە ئەسەن لە بریەوەی کە هاوکاری بکرێ سەر کۆنەش دەکرێت دەشکێنرێتەوە تعلیقی لێ درێ ئەوجا ئەدوو کە ئامادەکاریت نەکرد بۆ ئەوە ڕوبەڕووی کۆمەڵێک بارودۆخی دەرونی نەخوازراو دەبێەوە ینی کۆمەڵێک علامەتی دەرونی لە کەسەکەدا دروست دەبن ئەو بابەتێکە دەبێت لە بیدایەتیەوە ینی زۆر بە تەکیدی ئەو قسەی دەکەم دەبێت لە بیدایەتیەوە پێش تەمەنی بگاتە 5 ساڵی منداڵەکە دەستی بۆ پێکرابێ ئەوجا مەرج نییە منداڵێکی 3-4 ساڵەت و دانیشی نەسیحەتی بکەیت پیشانی دەدەی کەشتەکە ناڕاستە خۆ بەڵام لە تەمەنێکی سەرتر کرێتە 7-8 ساڵی سەبر منداڵ لەو بابەتانە تێدەگا بدەوێت بۆ ڕۆم بکرێتەوە کە ئەوشتانە چن چونکە پاش و پێشی لە تو چاوەڕوان نەکراوە ئەوە کێڕوتەدا ڕەنگە قەت ڕوبەڕوو نەبێتەوە بەڵام دەشکرێ ینی توێژینەوەیەکم دوێنێ شەو خوێندەوە دەڵێ لە ئەمریکای کراوە دەڵێ ئەو کەسانە ئێستا تەمەن لە تقریبان 500 شتێک کەس وەرگیراوە ئەو کچانەی کە تەمەنیان سەری 18 ساڵە خۆیان ریپۆرت کردووە باسییان کردووە 167یان گوتویانە کە ئەمە لە تەمەنی بینی 6 تا 12 ساڵی جارێکیان 2 جار یان 3 جار گەچەڵی سێکسی یان دەستدرێژی سێکسین کراوەتە سەرێ بۆیە تو نازانێت کە ئەوڕۆدا بۆیە باشترە دەست پێ بکەیت کاریگەریەکانی لە نێوان کچان و کوڕاندا جیاوازە ئەگەر هەیە بۆ نمونە بە بەنێو حاڵەتەوە بە بەنێو جێچەڵەوە لە ئایندای تووشی نەخۆشی دەرونی ببێ وەڵا کاریگەریەکانی دەکرێنە چەند بەشێکەوە ینی کاریگەری دەرونی هەیە کاریگەری کۆمەڵایەتی هەیە کاریگەری لەسەر بێگومان و کاریگەری جەستەیە بەڵام کاریگەرە جەستەیەکان بڕێک لەسەر ئافرەتان لەسەر کچان قورستر دەردەکەون چونکە ئەوان مەسەلەی دووگیان بوون و ینی حملی پێشوەختە و ئەوانە ڕوودەدا بۆیە کاریگەریەکەی لەسەر ئەوان بڕێک جیاوازرا بەڵام ئەگەر بێن بە گشتی باسی کاریگەریەکانی سەر ئەو گێچەڵی سێکسی بۆ سەر منداڵان بکەم لە چەند خاڵێکدا کورتی دەکەمەوە یەک لەو شتانە کە یانیەوە بە داکو بابان بیزانن مەرج نییە منداڵەکە بێ باسی بکە بەڵام دەکرێ و نیشانانەتە گەبینین خەم لە منداڵەکەت بخۆی ینی هەوڵدەی بە دوای بکەوی لە ڕێگەی چارەسەرکارێکی دەرونی یانیش بۆ خۆتۆکو داکوباب دەکرێت بە چارەسەرکارێکی دەرونی لەگەڵی بی یەکی لەو خاڵانە هەر کاتێک بینیت لە پڕ منداڵەکەت لە ڕووی کۆمەڵایەتیەوە کشایەوە ڕەگ گۆشەگیر بوو چووە ناخۆی کەم قسەی کرد هەستت کرد بێتاقەتە خەمبارە دەکرێت لەو کارەکان ئەوە بێ باش نییە ئەگەر بینیت منداڵەکەت شەهەیە تێکچوو ینی لە پڕ خواردنی پێ ناخڕێ یان زۆر دەخۆ لە پڕ ینی نازانی سەبەب چێ وەڵام لە پڕ فترێک دێت ئەو گۆڕانکار ڕۆدە یان یان خەوی تێک دەچێ منداڵەکە بۆ نمونە شەوانە چەند جار لە خەوی ڕادەبێ یانیش خەوی ناخۆش دەبینی بەردەوام کە ئابەی دەبینی کابوسی دەبینی دەکرێت ئەوەیەکێک لە کاریگەریەکانی یانیش منداڵەکە فلاشباکی دەبێ ینی کۆمەڵە شتی دێتەوە پێش چاوان بۆ منەگەر منداڵەکە بە تایبەت ئەگە ڕاستە خۆ بەرکەوتن هەبێ
دەکرێت و بێتە فلاش باک ینی بەشێکی ئەو کارێکە لەگەڵی کراوە بێتەوە بەسەریدا یانیش دەکرێت تووشی زەبری دەرونی بێت کە هەر لە منداڵێەوە هەتا تەمەنی زۆرێک لە گەورەکانیش بەدەست ئەو زەبرانە دەناڵێنن کە لە تەمەنی خوارێ لە ڕێگەی گەچەڵی سێکسیان دەستدرێژی سێکسیەوە پێیان کراوە بۆتە زەبرێکی دەرونی یان توشبوون بە قەلاقی و خەمۆکی یانیش ئەو منداڵانە کە لە قوتابخانە و خوێندنگەکاندان نەتیجیان خراپ دەبێت لە پڕ منداڵێکی زیرەک و بەڵام ئێستا دەبینی تەرکیزی نەماوە شتی لە بیر دەچێتەوە نەتیجێکی خراپیە دەرەجێ خراپ دێنی ئەوانت کە لە منداڵەکەت بینین حتمما دەبێ خەمی لێ بخورێ لێ بکۆڕێتەوە یانیش ڕاوێژ بە کەسێکی پسپۆڕی دەرونی بکرێت مامۆستا بەڕێز عەبدوڵا چارەسەرکارێک دەرونی زۆر سپاس کە ئەڤڕۆت گەلمەدا سپاس بۆ زانیاریەنتەیان گرێکی گەلک بە خۆشحاڵ بووین زۆر پێ خۆشحاڵ بێن سپاس بەلێ بینەران شاکار ئەم لە دەرڤە نویسەرمێن هەی پەرتوک نویسên gelek baş mên hey ku li dervey welatî ji kultur û zimanê xwe li bîr nekiriye Saroş yekeke li wan kesa ku pertûk nivîsiya û giringî bi ziman û kulturê Kurdî de her çend de dibêjîtin ku nûke kitêbên elekronî û dengî hatîne û kitêbên berdest kêmtir kiriye ema ez her kultur û zimana diparêzî جگە لە پەرتووکەکانی خۆی بە دوای پەرتووکی نووسەرانی دیکەی کورددا دەگەڕێت. 13 ساڵە لە سوید دەژی و یەکێک لە نووسەرە بەناوبانگەکانی یارسانە. سارۆ خاوەنی چەندین پەرتووکە و ئامانجی لە نووسین باس دەکات. من خەڵکی دەڤەری داڵەهۆم لە پارێزگای کرماشان لە یارسانەکانی گۆرانم نزیک بە 13 ساڵە لە سوید دەژیم 8 ساڵ لە ستۆکۆڵم دەژیم بە تایبەت لێرە و تاکو ئێستا 12 پەرتووکم چاپ و بڵاوبووەتەوە. سارۆ خاوەنی 12 پەرتووکە و 2 پەرتووکی دیکەشی لە ژێر چاپدایە. بەشێک لە پەرتووکەکانی بە شێوەزاری کەلهۆڕیە. لە پەیوەندی لەگەڵ ئەدەبیاتی باوەڕی یارسانە سارۆ باز لە ناوەڕۆکی پەرتووکەکانی دەکات و دەژڵێ بەهۆی بوونی کتێبە دەنگیەکان خوێنەری کتێبی ئاسایی کەمی کردووە. بەشێکی وتمان کاری وەرگێڕانە چیرۆک بۆ منداڵانە وەکو چیرۆکی مەسەلەن حوسی ئاندەرشۆن کە نووسەرێکی گەورەی دانمارکیە من لە سویدی وەرم گەڕاوەتە سەر زمانی کوردی خوار و یەکێک لەو چیرۆکانە چیرۆکی ماسی سیێبیچ کەڵاسی سەمەدی بێرەنگیە چیرۆکێکی زۆر بەناوبانگە کۆمەڵێک لە چیرۆکەکانی ئەزیز نەسین وەرمگەڕاوەتە سەر زمانی کوردی خوار و ئەوە بەشی وەرگێڕانەکەی بەشەکانی دیکەش کە وەکو کاری لێکۆڵینەوەیە کتێبێکە لەسەر ئەدەبیاتی کلاسیک و هاوچەرخی کرماشان و ئیلام جیاواز لەوە کتێبەکەمێ لەسەر ئوردگای ئەلتاش لە عێراق کە بۆ خۆم 22 ساڵ لە کەم لێ ژیاوم کتێبێکی دیکەم لە سەر جەژنی خاوەنکارە لە کۆمەڵگای یارسان کە بە جەژنی مەڕنەویش بەناوبانگێکی لە گرنگترین جەژنەکانی کۆمەڵگای یارسانە کە ئەو جەژنی خاوەنکارە بە هۆکارەوەیکە ئاینی یاری وەکو ئاینێک وەکو سیستم دامەزرێ من هاتووم لەسەر ڕەوایەتی جەژنی خاوەنکار و گرنگی ئەو ڕۆژە بۆ کورد و کۆمەڵگای یارسان چیا کتێبەکەم بە 4 زمانی کوردی، فارسی، سویدی و ئینگلیزی نووسی و ئامادە کردووە. ئاخرین پەرتووکیشم پەرتووکی هەورەسیە هەزارچەوە کە یەکێک لە کارە بەناوبانگ و بەناودەنگەکانی مامۆستای نەبەر ئەلی ئەشرەفی دەرویشانە کە من لە فارسیوە لە دەقی ئەسڵی فارسی وەرمگەڕاوەتە سەر شێوەزاری کوردی باشووری یا کوردی جنوبی. کتێبخانەکان بەردەوام قەرەباڵغن و زۆربەی هاووڵاتیانی کورد لە ڕۆژانی پشوو بەشداری چالاکیەکانی ناو پەرتووخانەکان دەکەن. لێرەدا سارۆ وەک نووسەرێک شرۆڤەی پەرتووکی یەکێک لە نووسەرەکانی دیکەی کورد دەکات. نووسەرانی دیکەش هەر یەکیان بە پێی ناوەڕۆکی پەرتووکەکە قسە و باس و شرۆڤەی بۆ دەکەن. بەشێک لە نووسەرانی کورد کە لە وڵاتی سوید دەژین لەو بڕوایەدان کە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و بوونی ئامێرە زیرەکەکان خوێنەری پەرتووک لە ناوەوە و دەرەوەی کوردستان کەمی کردووە. بەڵام ئەمە نەبووە تا هۆکار بۆ ناومێدی نووسەر.
ئەوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. بەڵێ دێرین بارزان سەعید هونەرمەندێکی شێوەکارە پێشانگایەکی کردوتەوە لە ژێرناوی دیوێکی دیکەی کۆمیدیا. هونەرمەند بارزان تابلۆکانی زیاتر بە شێوەی تەنز و کۆمیدیا دەنەخشێنێت. لە پێشانگاکەدا زیاتر لە 150 تابلۆی نمایش کردووە. من ناوم بەرزان سعید گەوهەرە، دانیشتووی شاری سلێمانی و لە دایکبووی سلێمانیم. ئەمە سێهەمین پێشانگامە لەژێر ناونیشانی دیوێکی تری کۆمێدیا. پێشانگاکە پێگاتووە لە 350 تابلۆ، هەر تابلۆیەک مانای خۆی هەیە جیا لە تابلۆکانی تر. ستایلێم کارە زۆر تایبەتە، چکە تا ئێستا بە هیچ زمانێک نەکراوە، بەڵام بە هەموو زمانێکیش ئەکرێ بکرێت. ئەمە ئەتوانین بڵێن پێی بڵێن جوڵەی مێشک. تۆ کرد تەماشای ئەم تابلۆیە ئەەکەیت، پێویستە بەوەی بیر بکەیتەوە، ئەژێ لی تێناگەیت، چکە دوو بۆ نمونە وێنەیەک و وشەیەک دانراوە، وشەکە باسی شتێکی ترەکات، وێنەکە باسی شتێکی ترەکات، کە ئەی خوێنی تۆ ئەبێ بە شتێکی تر. لەبەرەوە پێویستی بە تێگەیشتنە، یعنی هەموو کەسێک ناتوانێت لێ تێبگات. شاکر اوه پچکیا کم نکرد پچکیا کمدی جاها سرکت امیجیا داد نینو پشتینگی رسمکی و تدشی ناوه خلاص یعنی تشتکه بجلنده کو تشتکه جوانه چه جکا تایبتش بخشی تمروه. دێرین ئەوەی کە من بزانم طبعاً نەخشاندنی تابلۆ بە شێوەی تەنزامێز و ئەو پەیامەی کە لە ناختایە و بتوانی بیگەێنیتە خەڵک بە شێوەیەکی ناڕاستە و خۆش زۆر قورسە کارەکە. دێرین هیچ کات ئەچیتە پێشانگا و ئەوانە؟ بەس پێم وابێت تۆ زیاتر بینە لەگەڵ کتێب و شتا خۆشەوانێ؟ بالفعل وایە زیاتر حەزم لە کتێبە بەڵام وەکو پیشانگاش ئەزاد شۆی شاکر سبحان الله وەختێ تو سۆرانی تاغبی ئەز با دینیمە ئۆتۆماتیکیان جارێکا دیتبێت ئەز بچمە سەر سۆرانیا شاکارە پیچێکی هاریمە بکە پیچێکی خۆ فێرە بادینی بکە چێکە ینی تۆش بۆ نمونە تا پیچێکی بادینی باغبە باسە بڵێم چی تشتێکی ببێ وەختە تو سپێدا سەلامی بتکەیت تو چ دبێ؟ سپێدە باش نه تو تشتێکی دی دبێ شتکە حالت ئەڵم سپێدە باش چ حالێتە؟ چه حالێتە ئەبە ئەو کەلیمە ئەوە شاکار فێر بوو چه حالێتە؟ چه حالێتەیە شاکار؟ چ حالێتێ من وام نە و تۆ ئەوت من وامت هەتا شاکار فێرە بادینیت زۆر ئەو زەحمەتە دێرینەوە باسی هینمان کرد باسی کتێب و ئەوانەمان کرد سەر لە لای مەکتەبەکەی خۆشتەوە لەسەر مێزوشتەکە زۆر کتێبی لێیە تقریبا هەفتانە توانی کتێبێک بخوێنیتەوە؟ بەێ دەچگوت هەفتانە ئەتوانی کتێب بخوێنیتەوە لە هەفتێکا بۆ نمونە وەختێ تو دبینی وەختە ئەسیا بەتاڵ بم من شۆڵ نەبیتن تەمانە کتێبە بەتخینم گرنگەکە زۆریش بێدە شاکار ئالین هونەرمەندەکە ڕۆژئاوایە کوردستانەیە و بە زمانە سریانی سترانە گوتیە ئەوە جهێ سەرنجە دەبێژیت بەرهەندێ من ئەف سترانە بسریانی گوتیە چونکی هەر جهەکی کوردستانê cihê pêkvejiyana ayînî bûye û herdem dibêjît ez ya nav komalgayekê da perwerde bûy ku ew komalga daîm kultûrên ciyawaz û zimanên ciyawaz qebûl kiriye û li kotayî da dibêjîtin peyama min ew e ku li Rojavayê Kurdistanê yekdengî û yekrêzî bête yek xistin. وصفي ما طالق حبي هيا تدخل مخلبي وصفي ما طالق حبي أنا
شکار هنرمند آلین دبشید گلکا گرینگه ام همی یک دنگ بین یک رنگ بین به تایبتی او بارودو خنوکه کو بنوکه بسر روش آوا کردستان دهاتی بویسته مب پیامکا یک ریزیه هبیتن ڕاستە پیرۆزبایی و بەرەمە تازەیەشی لەکەین ئومێدی کاری جوانتر و باشتریشی بۆ خوازی اجا شکر ام ده بحث تور خود جوه کین کو گرینگیا آمرن فلکلور چاوایا ما میوانداریا دکتر جنگی کریه افرو دکتر جنگی ده با ما بحث آمرن فلکلور که دکتر تو گلک بخیر هاتی بەخێر بێ دکتۆر زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەو کەناڵە جوارە میێوانین هەربژی لەگە دوو ڕانگایان کاری سەرکەوت و زۆر سپاس. هاتوو دێرین و کاک شاکر هێوادارم قۆڵ بینەوە بە شێوەی زانستی بابەتێکی زۆر گرنگە چکە پەیوەندی ڕاستە خۆی بە ناسنامەی هەموو نەتەوەکانە فۆلکلۆر. دکتور گلک جارا ام دیگی بستی و شاف فلکلور بینیانده بجین اف آمره فلکلوره اف تشته فلکلوره مجوا فلکلور ناو فلکلور لچه هاتیه؟ بڵێ فۆلکلۆر واتە وشەیەکی ئینگلیزیە دابەشی دوو بەرگە دەبێ فۆلک بە مانای نەتەوە دێتن لۆریش بە مانای زانایی دانایی یا زانست دێ واتە زانایی و دانایی نەتەوە فۆلکلۆر ئەگەر بێت و پێناسیەک بکەم لۆ فۆلکلۆر دەتوانین بڵێن دەستورێکی خۆرسکانەی نەتەوەکانە دووبارە دەکەمەوە فۆلکلۆر دەستورێکی خۆرسکانەی نەتەوەکانە کە زانایی و دانایی نەتەوەکان دەگوازێتەوە ئەگەر بێت و فۆلکلۆری نەتەوەیەک دەوڵەمەند بی واتە ئەو نەتەوەیە زانا و دانا بووە کەواتە لە کۆنەوە چەند ئەو شتانەی لە هەمە شتەکانیان هەمە ڕنگ بۆ کەواتە ئەوانە باشی بیریان کردو باشتر ژیانیان کردیە بۆی ئەگەر بێت و ئەمە فۆلکلۆریش دابشکەین فۆلکلۆر دابشی سەر چەند بەشێک دەبیتن نانی لە ژیانی خۆماندا بۆن ئەدەبی فۆلکلۆریمان هەیە وەکو شێعرە چیرۆکە بەسەرهاتە هوەری فۆلکلۆریمان هەیە هوەر چێ مەسەن گۆرانی مۆسیقایە شایەکانە بەستەکانە هەمانە خواردنە فۆلکلۆریەکانمان هەیە بۆنە کەشکە و دۆغا و داندۆک و ئەوانە یاخود دەڵێ چارەسەری فۆلکلۆری ئەگە بۆم لە کوردی دەڵێ کابرا بەردەچی لە کلیە دەرێنەوە ناچی ئەو شتە فۆلکلۆری بخۆی ئەو جیایی بخۆی کەواتە فۆلکلۆر وەچی باسم کرد دەستورێکە بۆ ئەوەی کەلەن کۆنەوە خەڵک خۆی خۆرسکانە شتەکان دروست بووە لە بابەتی تازیە بۆ گواستنەوە خەنە بەندان شتێکە تێکەڵاوی بە هەموو ینی لە کۆنە وەکو چۆن دەڵێت ئێستا لە دەستوری ئێستا حکوومەتە دەستورێک دادەنە دەڵێ ئەو هاوکەن ئەوە بکەن ئەوانە دەستورێکی خۆرسکانە بووە ئەو لە زۆر بابەت ئەو هەموو عادات و تەقالیدێکێکە باسش دەکەین یعنی بۆ نمونە ئەمە لە دین هەندێک شت زیاد بۆ بەشێکە لە فۆلکلۆر لە دەچێتە چیە دەف ژەنینە ئەوان هەموو بەشەکن لە فۆلکلۆردا باشە دکتۆر مەبەست لە ئامێرە فۆلکلۆریەکان ئالەتە فۆلکلۆرەکان چییە چۆن بیان ناسینەوە ئامێرە فۆلکلۆریەکان ئەگەر تەمەشایان بکەین بە شێوەی گشتی لە هەر نەتەوەیەک هەندێک ئامێری فۆلکلۆری خۆی هەیە بۆ ناو کورد ئەمە عودمان هەیە سازمان هەیە نایەمان نای هەیتمان آخر خاوەنددارەتەکەی کووردە خاوەنددارێکی کووردە بە زیانە چی دروستی کردیە ئێستا بۆن منێ عود ئەمە ناڵێن ئامێرەی کوردی ئەو ڕۆژەڵان ناسەکان دەڵێن لە چیایی جوودی پاشماوەی ئامێری عود دۆزراوەتەوە بەڵام نەتەوەی تورک عەرەب فارس دەڵێنەوە ئامێرە ئیمێ کەچی ئەمە ناڵێن کورد ناڵێن ئامێریشی عود ساز بە هەمان شێوە ئەمە دەبی بزانین بۆ نمونە کاتی خۆی کە ئەو کۆچڕەوەی لە دەوروبەری دەریای قەزوین میتانەکان و میدەکان و یاخود لێرە چەند هزار ساڵ پێش زانی سوبارەکان و کاشەکان خوریەکان بوونیان هەبوون ئەوانە لێرە شارستانە تا بوون ئەوی باسم کرد ئەو ئامێرە فۆلکلۆرانە کە هەبووینە بۆ نمونە بەشێک بوونێ لە ئاین بۆن لە ئاینی یەزیدی ئێستاگە بچێ مەسەرەن لالشت شەبابە و دەفیان هەیە ئەوە لەگەر ئاین گواستراتەوە ناو کاکەیە تەمبورە ئەچی مەسەرەن ئێران هەموو 50 کەس 60 کەس تەمبورێک دەژێنێن ئەوانە ئامێرێکی فۆلکلۆری پەیوەندی ڕاستە خۆیان هەیە بە ئاینەکەیان بە نەتەوەکەیان ئەم دەمە یەکشتی بڵێن هەر یەک لەو ئامێرانە ناسنامەی گەلێکە بۆ ئەتو ئەگەر نایەکت هەیە بوون لە ڤیزدیڤالێک بۆن کات خۆیکە لە مسر دەمخویند باسی ئامێری سازیان دەکردیان و ئامێری ساز ئامێرێکی کوردیە کەواتە ئەتوو ناستامەکی کورد لە ڕێی بەڵێ تەبان ئەوانە نووسەری زۆر چاچ لێر دوو مێژ دەکۆڵنەوە دانگۆ ئامێری ساز ئامێرێکی کوردیە کەواتە ئەتوو چۆن جلەکی کوردی لە بەدەکەی دەڵێ ئەو جلکە جلکی کوردیە
ئامێرەکە شووناسنامای تو بە دەردەخی بووە فۆلکلۆر تەنها شتێک نییە ئەمە بڵێن ئەو شتە کۆنە وەچی باسمە دەستوری تووە ڕەنجی تووە دەنجی تووە شێوازی جلوبەرگت شێوازی ئەوجا ئامریکا باسمان کرد ئامێرە فۆلکلۆریەکان ئەگە لێرە هەندێک نمونەم هینایە بۆ نمونە ئەمە ئەوە زورنامانەیە ئەو زورناچکەمە باز دەکەن ئەوش ئامێرێکی کوردیە ئەمە دەبی بزانین کورد لە قاوەندارەتی ئەو نیشتیمانە دەکە کە کورد لێرە بۆ نە فارس لێرە بۆ نە عەرەب لێرە یان نوێنە بۆ نمونە ئەوەمان هەیە بلوێرە ئەوەش ئامێرێکی کوردیە باڵەبانمانەیە ئامێرێکی کوردیە ئەوانە هەمووی لەناو ئەگە بچین ئێستا بچین و گوندەکان خەڵکە کە ئەوە دەژەنیتن بۆ نمونە ئێستا لە حەفلەی زەواز ئەگە بچینە لای مەچکۆ دۆڵ و زورنا و زورنا هەیە ئەو بەشێکە لە فۆلکلۆر ئەو بەشێکە لە ناسنامەی پێویستە ڕاگەیاندەکە کار لەسەر بکەن ئەوە مەسەن بلوێرە ئەوە دوو زەلەیە ئەو تاک زەلەیە ئەوانە هەموو بەشێکن یاخود ئەو دەفە هەموو ئەوانە بەشێکن لە ناسنامەی گەلەکەت یعنی ئەمە نابی ئەوانە بەکەم وەگرین ئەوانە دەبی پێویستە کاریان لەسەر بکرێتون و حکوومەتیش کارە زیدی لەسەر بکاتن کە بکاتە مۆرچی وڵاتەکەمە لە هەموو ماڵەکیش دەبێت ئامێرێکی هەبێت چکەوە ئامێرەکە پیرۆزە هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی نەتەواتیەوە وڵای من خۆم ماڵی خۆم تایەتی تر نازانم بۆ خەڵک باشە دکتۆر ئەو فۆرم چنە ئەوێت ناف میوزیکا فولکلۆرا کوردیدا هەن طبعا وەچی ئەمە سەرتا باسمان کرد گوتمان ئەگە فۆلکلۆری نەتەوەیەک هەمە ڕنگ بوو دەوڵەمەند بوو عین نەتەوەکە زانا و دانا بوو ئەمە لە ناو کورددا بۆ نمونە لاوکمانەیە لە منتیقی بادینان کە باسی بەسەرهات دەکە باسی سیاست دەکە باسی مێژوو دەکە باسی بۆ منە شۆڕشەکان ئەگە تەمەشایەکی لاوچی کا ساغا بکەین باسی شۆڕشی شێخ مەحموود و شۆڕشەکانی مەلا مستەفای بارزان دەکە باسی سمکۆ شکاک دەکات کە چۆن مەسە خیانەتیان لێکرایە چەند کەس کوژرایە ئەو ئەسلحەی بەکار هاتیە بۆ نمونە حەیرانمانێ باسی دەشتی هەولێر دەکاتن باسی گوندەکان دەکات باسی ئازایەتی ئافرەت دەکات باسی عادات تەقالی دەکات باسی خۆشەویستی ڕاستەقینەی کورمانجی دەکاتن هەیتمان حەیرانۆکمانەیە هەیتمان پایزۆکمانەیە ئەوە ئەگەر بینەوە گەرمیان هەندێک فۆرمی و قاماتمانێ بۆ نەوەکو ئەڵڵاوەیسی کە تایبەتە بە کورد قەتار و خاوکەرمان هەیە خورشیدیمان هەیە ئەوانە هەمووی فۆرمەچی ڕەسەنی کوردینە کە ئەتو جێ لێ دەرێ ئەو قەتار و خاوکەرە دەڵێ ئەو منتیقەی گەرمیان ئەتوسوانی منتیقەی گەرمیانە هەر ئاوازێک ڕەنگێکی هەیە بەڵێ ئەمە بزانم دەنگ ڕەنگە ئەم بۆ نمونە و عودەی دەژەنم ئەگە چاوت خەپاتکەی دەڵێ ئامێری عودە بە چ زانی بە ڕەنجی دەنگەکە ڕەنجی دەنگەکە بۆ منە دێنیخان قسەی دەکەت دەڵێمەوە ئافرەتە تۆ قسەی دەکە دەرێم ئەو پیاوەتەکەواتە ڕەنگەیە لە شێوەی مۆسیقادا لەم قاماتەکەن کە خورشیدی جێڵە دەبی دەڵێ ئەوە خورشیدیە ئەوە لاوکە ئەوە حەیرانە بۆیە ئەمە خۆشحاڵانە هەتا ئێستا ئەو کە ئەوەی لێمان نەدەزرایە ئەو فۆلکلۆرە بەڕاستی کە ئەو وڵاتانەی دەوری بەرمان دایمە کاریان لەسەر دەزینی فۆلکلۆری ئەومان کردیە هەتا ئەوان ناسنامە بخوامە دۆزنەوە ئەو جەمەکە حەیرانێکمانەیە تایسیان لە تورک و فارس عەرەب نێگوتەوە لاوک نێگوتیتەوە ئەوە کارێکی باشە ئەوەش تەبعەن خۆرسکانە بە شێوەی زارەکی لە باب گوازرێت و منداڵەکەی منداڵ بۆشیان ناوترێتەوە ئەوە شێوەی قورجی ئەو کەسە دەبی تایبەت بی بەو لاوکە بۆ ناگە بۆنە کەسێک لە عەرەب ناتوانین لاوچی بڵێ ئەوە لیاقی خۆی دەبێت بۆ نە باسی هەورەمان دەکەین کەسێک کە لە هەورەمان شمشاڵێک دەژەنی لەبەر ئەوەی تەکنەلۆجیا و خوێندنی ئەکادمی نەگەشتەوە یاخود کاریگەری تورک و فارس دەڵێ ئەو شمشاڵە ژەنینی دەفەکە دەڵێ ئەوەیە بۆ نەمە لە بارزان مەسن شمشاڵمان هەیە دەژەنن شمشاڵێکی کوردی تایبەت بەو دەڤەرێ لە دۆک بەسەن ئەو گوندانێک کە تەکنەلۆجیا نەگەشتی ڕۆژان مەسن جێ لە سوسیال میدیا ڕابگری جێ لە نایەکی تورکیدا ڕادەگری فارسی ئەو کاریگەری لەسەر ناوڕۆکی کەسەکە دەبی کە عەزف دەکا گرنگ نییە و کاتە ئالەتی نایەکە کوردی عەرەبیە گرنگ ڕوحی ئامێرەکەیە ئەتوو ڕەنگەکەی بهێڵەیەوە کە نایەکی عەزف دەکەی دەڵێ ئەو مۆسیقا تایبەتە بە سلێمانی بە پێنجوین بە هەورەمان ئێستا لۆ گوێت لە شتەکی هەورەمان دەمی زوو دەڵێ ئەوە هەورامیە ڕاستە لەبەر ڕەنجی شتەکە باشە دکتۆر بە بۆنەی جیلی تازەوە بە بۆنەی ستایلی تازەوە ئیتر خۆتە زای تاوان مەبەستم چییە هیچ کات هاتۆ بە خەیاڵتا مەترسی لە ناوچوونی و ئامێرانە هەبێ ینی ئەو فۆرمانە وەکو ئەوە نایانی ئامێرە مەبەستم ینی کەمترین کات ئەڕێنجمنتەکان پشتی پێ بەستنیان بەرهەمی لێ دروست بکرێ ئەوانە بەکارهێنانەکەی مەبەستمە جەمە کاتی خۆی ئەوانە و پارێزراینە یەک
گۆرانی مۆسیقای کوردی لە ڕێی شایی و بووکو زەمان کات خۆ بوونە 6 ڕۆژ شای و حەفلە بە 7 ڕۆژ بووە ئەو کاتانە کردیتیان کە بۆ نەکشت و کاڵ دروێنە نەبووە خەڵکاری نەبووە ئەو کاتە کۆمەڵک شای کوردیمان هەبووە کە هەر گۆرانێک تایبەت بە شێوەیەک لە شایەکان بووە زۆرترین خەڵک لەو شوێنە بووە کە گۆرانی بێشکە گۆرانی گوتیە هەموو خەڵکەکە ئەو تێکستەکەی لەبەر کردیە ئاوازەکەی لەبەر کردیە بە شێوەی زارەکی لە باب چتە منداڵەکە لە منداڵەکە چتە بەڵام ئێستا بۆ نەتشای سعاتەکە لەو سعاتەی بۆ نمونە ئەلکترۆنی دێنی کەواتە ئەمە فۆلکلۆری خۆمان لە دەست دەدەین ئاگدار بە ئەگەر بەم ڕیتمە تابعاان تەبا کاریگەریش کردیە بۆ ئێستا چەند کەس زورنالە چێن دەر ئیلەگە بچێ لای قەراتێک دوو کەسێک کە زورنای لەو هەولێ لە دەستا یاخود بەشی فنونە ملیەکان هەیە بۆ ئەمە دەبی چ بکەین بۆی دەبی ڕاگام بەدیلی شایی و گۆرانی چیە کەناڵە تەلەڤیزۆنەکانە کە زۆرترین کەس لە دیاری دادەنیشی ڕاست ئەمە گۆرانی مەجلیسیمانێ بەڵام گۆرانی مەجلیسان هەف کەس دانیشتە کەسێکی ئەوەندە نییە کەم گۆرانێکم دەگۆ لەو هەف کەسی ئایا چەند کەس لەبەر دەکا بەڵام کە 200 کەس دانیشتە لە 200 کەس بەرهەمی ئەوەی دێ ئەم کات خۆی ئەوەکم لەسەر ئاکرێ کرد لە شایی بەشێکی زۆری گۆرانی بێژەکان جوولەکە بوون زورناژنەکان جوولەکەم و بلوێرەکان جوولەکەم کە ساڵی 1970 گەڕانەوە ئیسرائیل ئەوانە هەموو هوەری کوردیان لەگەرە خۆبر لێکەوە ئەمە بێ هوەری ڕەسەنی کوردیمانەوە چ لە کۆیە چ لە شەقلاوە چ لە یعنی ئەوانە چکە لە ڕووی ئاینی و کراوەتر گرنجیان بۆ موسیقا گۆرانی دەدا ئێستا ئەگەر تەمەشا بکەین لە ئیسرائیلیش ئەوانە نەوەکانی وانە کە سوورچینە خەیلانی نازانچنە لەوێندە دۆڵی عەز دەکەن زنا ئەو شتانی کە ڕەتی بە گۆرانی کوردیە ڕەسەنی کوردی ئەوان دەژانن کەواتە ئەمە دەبی چ بکەین لە ناوەند ئەکادیمیەکان ئامێرەکانی مۆسیقا بخوێندرێ کەسێک ئەگەر ئامێری پیانۆ دەژانی دەبی بە ئیجباری فێرە نای بکرێ ئامێری قاع دەژانی فێرە نازام چ بکرێتن ڕاگەاندنەکان کار لەسەر تیپی ملی بکەن وەزاری ڕۆشنبیری گرنگی بە تیپە ملیەکاندا ئەو کاتە لە هەر ماڵێکیش ئەمە چەند سەرچاوەکمانێ بۆ خەزنکردی زانیاری یەک چاوێک گوێ کە لە ماڵەوە دیتم دەفەکێشم شاڵەکێ ئەو کێ دەبتە ناسنامەی ئەوە گەلەکەت ئەمە هەندێک شوێنمان هەیە فۆلکلۆری بۆ نۆک چا خواردن دەرێ ئەو چایخانەی فۆلکلۆریە لۆ شێوازی دوورمانەکە جلەکە شتەکە باشە ببوورە دێرین ویستم ئەو بێکەوە گوێ لە پارچە موزیکی ویجە شەکەر ئەم بۆ خودەحافیزی بینەرێن خۆنەکەین گە ئەزفە مامۆستای و کۆتاییە پێبینین وانە زۆر باشە بەلە بینەران بوی شێوەیە ئەم هاتینە کۆتا بڕگە بابەتێن مەین ئەڤڕۆ زۆر سپاس و هەچانها هەند بینەرێن مەبوون سپاس بۆ هەفکارێن مەل پشتا کامیرێ سپاس بۆ هەوە جارەکادی gelek mezin kirin avro li spêda 24 gelmeda bû spaseka gelek taybet ev amêrin folklor te bi me û bi bînerên Kurdisan 24 تاوان زۆر داوای لێبوورنیش دەکەن ینی ماوەی بەرنامەکار ئەوە نەیە بەڵام ئێمە چێژمان لە دانیشتن لەگەڵ بەڕێزدا بینی من هەوڵمدا زۆرترین زانیاری لە ماوەی کورد هەر بژیت خۆی هەر ئەوەش بەمویمە بەڕاستی ئاچیت خۆشحاڵم زارش کرد هیوای سەرکردن بۆ کەناڵەکە و بۆ ئێوەش دەخوازم زۆر سپاس دووبارە بەخێر بێ سپاس بۆ جەناب خواتان لەگەڵ